ئەم منداڵە بۆچی دەگرێت لەبەر ئەوەی زانیوێتی کە باوکی دایکی خۆش ناوێت. منداڵان کاتێک لە دایک دەبن ناتوانن هەستەکانی خۆیان لە هەستەکانی دایکیان جیا بکەنەوە، واتە دایکیان چه هەستێکی هەبێ منداڵەکەش بە هەمان شێواز هەمان هەستی هەیە. ئەمە زۆر قورسە بۆ منداڵێک لەبەر ئەوەی کاتێک باوکەکە دایکەکە ئازار دەدا منداڵەکە هەمان هەستی هەیە و هەست بە ئازاری دایکەکە دەکات و ناتوانێت وەکو پێشووتر متمانە بە باوکی بکاتەوە. وەنایانەیە وەکو پێشووتر لە باوچان نزیک ببنەوە بڕۆنە لایەن لەبەر ئەوەی کچیتر متمانیان وەکو پێشووتر پێ ناکەنەوە و ئەگەر باوکەکە داوای منداڵەکە بکە منداڵەکە دەڕواتە لای بەڵام ئەمە بەدڵی خۆی نییە لەبەرەوەی هەستی منداڵەکە تێکەڵەیەکە لە ترس و لە خۆشەویستی و لە متمانە پێنەکردن کەواتە زۆر گرنگە دایک و باوکان بەیەکەوە یەکتریان خۆش بێ تاوەکو ئەمە دروست بێت کە منداڵەکە هەم باوکەکەی خۆش دەوێت دایکەکە وەکو یەکتر کەواتە منداڵان ئەو کاتە دایک و باوچان وەکو یەک خۆش دەوێت کە ببینێ ئەوانیش یەکتریان بەیەکەوە خۆش دەوێت.